23 ساڵ بەسەر پرۆسەی داگیرکردنی عێراقدا تێپەڕی، کاتیایدا ئەمریکا و هاوپەیمانانی لە ڕێبەکارهێنانی هێزی سەربازی و دوای ئابلوقێکی ئابووری چەندین ساڵەی درێژخایەن بۆ سەر عێراق پەیڕەویان کرد و بە ڕووخانی ڕژێمی بەعەس کۆتایی هات. بەر لە دەستپێکردنی پرۆسەکە ئەمریکا و هاوپەیمانان ئۆپراسیۆنێکیان بە ناوی بڕینی سەری مارەکە ئەنجامدا بۆ لەناوبردننی سەدام حوسێن و خۆبواردن لە ئەنجامدانی شەڕێکی سەختی درێژخایەن، بەڵام لە پرۆسەکەدا سەدام حوسێن ڕزگاری بوو. ئۆپەراسیۆنەکە بە جۆرێک بوو کە 19 ئاداری 2003 تەنیا چەند کاتژمێرێک پێش دەستپێکردنی هێرشی زەمینی بۆ سەر عێراق جیهان چاوەڕێی بڕیارێکی چارەنووسساز بوو. دەستگای هەواڵگری ئەمریکا CIA زانیارێکی هەستیاری دەستکەوت کە سەدام حوسێن لە کێڵگەیەکی ناوچەی دۆرەی باشووری بەغدایە. لێرەوە پلانی ئۆپەراسیۆنی بڕینی سەری مارەکە دەستی پێکرد. وردەکاری هێرشەکە بە جۆرێک بوو کە لە کاتژمێر 1:30 خولەکی شەو فەرماندرا بە فڕۆکەخانەی عودەید لە قەتەر بۆ ئامادەکردنی 2 فڕۆکەی جەنگی شەبەح لە جۆری F-170A ناسراو بە نایت هۆک. فڕۆکەوانەکان دەیڤید تۆمی و مارک هوین بەبێ ئاگاداری پێشوەختە و تەنیا بە چەند کاتژمێرێک ئەرکێکی مەترسیداریان پێسپێردرا کە ئەویش بۆردومانکردنی پەناگەیەکی ژێر زەوی بوو کە دەوترا سەدام حوسێنی تێدایە. بۆ یەکەم جار بۆمبی ئیگبو 27 پێشکەوتوو لە ئۆپەراسیۆنەکەدا بەکار هات کە لە ڕێگەی مانگی دەستکردەوە ئاراستە دەکران. سەرەڕای نالەباری کەشوهەوا و کێشەی پەیوەندی فڕۆکەکان کاتژمێر 5:30 خولەکی بەیانی گەیشتە ئاسمانی بەغداد و هاوکات لەگەڵ بۆردومانەکە 40 موشەکی جۆری تۆماهۆک لە دەریای سوورەوە ئاراستەی بنکە استراتیژیەکانی ڕژێم کران. ماوەیەک دوای هێرشەکە دەرکەوت سەدام حوسێن لەو شوێنە نەبووە کە بۆردومان کراوە. هەندێک سەرچاوە دەڵێن چەند خولەکێک پێش هێرشەکە شوێنەکەی جێهێشتووە و هەندێکی تریش پێیان وایە زانیاری هەواڵگریەکان ورد نەبوون و ماوەی نزیکەی 8 ساڵ بووە کە سەدام حوسێن سەردانی ئەو شوێنەی نەکردووە. ئەم شکستەی ئۆپەراسیۆنی بڕینی سەری مارەکە وای کرد ئەمریکا پلانەکانی بگۆڕێت و شەوی دواتر جەنگێکی سەرتاسەری بۆ ڕووخاندنی ڕژێمی بەعەس دەست پێ بکات. هەرچەندە سەدام حوسێن لەو شەوەدا ڕزگاری بوو، بەڵام چارەنووسی هەرگرتن بوو. دوای 3 ساڵ لەو هێرشە و لە دوای پرۆسێکی گەڕانی ورد، سەدام حوسێن لە تونێلێکی ژێرزەویدا دەستگیر کرا و پاش زنجیرەیەک دادگایکردنی بەهۆی تاوانەکانی دژ بە گەلی عێراق لە ساڵی 2006دا لە سێدارە درا و کۆتایی بە سەردەمێکی تاریک لە مێژووی وڵاتەکە هێنرا.